بەڕێز مدیری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستانمان کرد تا لە نزیکەوە بە تێر و تەسەلی گفتوگۆ بکەین لەسەر بابەتی حەجی ئەم ساڵ. طبعاً حەج پرۆسەیەکی عەمەلیە تا پرۆسەیەکی نەزەری. تۆ لە عەمەلا دەرەکەوێت کە ئەو بەرنامەیە کە دادناوە لە سەدا چەندی بەڕاستی جێبەجێ ئەبێ، ئەو خەدەماتانەی کە بەنیازی پێشکەشیکەی لە سەدا چەندی ئەتوانی پێشکەشیکە، چونکە پرۆسەی حەج وەکو پرۆسەکانی تر نییە، ئەوەی کە حەجی کردبێت چاک لەم قسانە حاڵی ئەبێت. عومرەی عێراق لە نەفەقاتی حاکیمە پارێکی زۆریان پێ ئەدرێ بۆ مەصاریفی حەج، بەڵام لێرە ئەوە تقریبەن دەوری 5-6 ساڵە بێ بەڕاستی نەماوە، ئەو تەمویلە نەماوە بۆ خۆتان نەزان وەزعی لەبەر وەزعانەی کە دروست بووە لە کوردستانە لە ڕووی داراییەوە. بە کۆی گشتی ئەم بابەتە لەبەرەوە بابەتێکی سیاسی نییە، بە حەقیقەت بابەتێکی پەیوەندی بە ڕوکنێکی گەورەی لە ڕوکنەکانی ئیسلامەوە هەیە. ئێمە وەکو پەرلەمانی کوردستان پێمان وتن کە ئێمە ئامادەین کە هاوکاریتان بکەین، ئەوەی کە بە ئێمە بکرێ وەکو لیژنەی ئەوقاف. طبعاً ئێمە لیژنەیەکمان ڕاستەوخۆ سەرپەرشتی پرۆسەی حەجەکە ئەم ساڵ ئینشاءڵڵا. ئێمە ئامادەین ئەوەی کە ئاسانکاری بێت، ئەوەی کە هاوکاری بێت، بۆی کە ئەو فەریزە گەورەی ئیسلام، ئەو ڕوکنە گەورەی ئیسلام و میوانەکانی ماڵی خوای پەروەردگار حەجێکی خۆش بکەن، حەجێکی پڕ خەدەمات بکەن، حەجێکی پڕ لە معنەویاتی گەورە و بەدەزێنانی ڕەزامەندی خوای گەورە. ئێمە هاوکاریان نەبین و لە خزمەتیان نەبین و ئەتوانین کە بە هەمومانەوە کارێک بکەین کە ئەو پرۆسەی سەرکەوتوو بێت.